ماوەی 2 مانگە دانیشتوانی سنووری ناحی قادرکەرەم بەدەست بێکارەباییەوە دەناڵێنن. کارەبای نییە، سەعاتێ 2 سەعاتەی دەنەوەی بڕن. ئەم گەنجە دانیشتووی ناحی قادرکەرەمە، تەنها خۆی لە ماڵدا ماوەتەوە. بەهۆی بێکارەبایی و گەرمی کەشوهەواوە خێزانەکەی ماڵیان جێهێشتووە. بەوتەی گەیلان زیاتر لە 10 ماڵی ناحیەکە هەر لەبەر نەبوونی کارەبا کۆچیان کردووە. کارەبا سەعاتێ 10 سەعات نییە، ئیتر بە بۆنەی کارەباەوە ئیتر هەر بێزار بوویمانە تاوەتی دایکمەوان هەرەمویان ڕۆینەتەوە بۆ شار. باس خۆم لاوێم بە بۆنەی بێکارەبایی و ئەم گەرمایە، بە بۆنەی ئەم گەرمایەوە ڕۆینەتەوە بە چەمچەمە. ئەمانەش بەشێکی ترن لە دانیشتوانی سنووری ناحی قادرکەرەم. دژی نەبوونی کارەبا لە ماڵەکانیان گرت بوونەوە و چەند کاتژمێرێک ڕێگەی هاتوچۆی تەنکەرەکانی غاز و نەفتەی کێڵگەی کۆرمۆریان گرت. داواکاریان ئەوەیە کارەبایان پێ بدرێت. ئێستا بە دەرەجەیەک بۆ کێشەی کارەبا هاتوینتە سەرجادە، شەوان لێرە خەومان نییە لە بێ کارەبایە، ناوچەکە زۆر گێرمە. باشە مەحەتەی کارەبای نیشتیمانی نییە تا ئەم دەقەیەم ناهەیە. ئەو کارەبای هەیە لە داناگازەوە پێمانی دەدەن لە وەرزی زستان و هاوینە لۆت دروستە بێت کە لۆدەکە دروستە بێ بەش ناکە لێمان یەگرێتەوە. ئەم ناحەیە ئێمە کارەبای ڕیسی نییە، وەکو مۆلیدەیەکی لە داناغازەوە داهێناوە، ئەوە مودەیەگاڵێن تێک چوو و بەشی ناحیەکە ناگا و کارەباگەمان نادەنێ. کارەبامان مولیدەی شەریکەیە، شەریکەش دەڵێ ئەو کارەبایە تەحمل ناکە، بۆیە داوامان لە بەرپرسانی ئەم حکوومەتە کردووە لە ناحیەکە لە چەمچەماڵ قایم قامێت تاکو سەرەوەش ڕۆشتوینە داوای مەحەتەیەکمان کردووە بۆ عێراکە ئەم کێشەی کارەبایە چارەسەر کرێ. دوای زیاتر لە 5 کاتژمێر لاگرتنی ڕێگای هاتوچۆی تەنکەرەکانی کێڵگەی کۆرمۆر گردبوونەوەی هاوڵاتیان کۆتایی هاتوو مۆڵەتی 2 ڕۆژ دانرا بۆ چارەسەرکردنی کێشەکانیان. چەند ساڵە داوا ئەەکەین هەلە لێن باشە بەسەر چاو بەڵام سەوە عەزیان پێمان داوە ماوەی 2 ڕۆژ ئیشەکەمان بۆ جێبەجێ بکەن بۆ ماوەی 2 ڕۆژ دەستکەن بە ئەو ئیشکەیە، بەڵام دەست پێ نەکەن و ئەو مەحەتە نێرن و وعدمان پێ نەدەن دووبارە خۆپیشاندانەکەن و سەرچاوەی سەرەکی کارەبای سنووری ناحی قادرکەرەم و گوندەکانی تریش کۆمپانیای داناغازە لە کێڵگەی کۆرمۆر بەوتەی بەرپرسانی ئیداری سنوورەکە فراوانبوونی ڕێژەی دانیشتوان و دروستبوونی فشار لەسەر کارەبا وای کردووە وەک پێویست کارەبا نەگات بە دانیشتوانی قادرکەرەم و گوندەکانی دەوروبەر. ئاسو ئەحمەد، کورسات نیوز، ناحی قادرکەرەم.